بە گوێرەی وەزارەتی نێوخۆیی عێراق ڕۆژی هێنی کردارەکانی لەشکری بۆ سەر یاخیبووان لە دەوروبەری کەرکووک درێژەی هەبوو. اليوم الثاني على التوالي بۆ دووەم ڕۆژ یەکەکانی وەڵامدانەوەی تەنگەتاوی درێژە بە کردارەکان دەدەن و هەوڵ دەدەن گوندەکان و ناوچەکانی خۆرئاوای دووسخورمات و پاک بکەنەوە. ئەو بەیانیە یەکەکان گەیشتە دۆڵی زەرگە و ئێستا ناوچەکە لە مینەکان پاک دەکەنەوە و هەروەها حەشارگەکانی تیرۆریستانی داعش دەگەڕێن. ئەم گرتە ڤیددیۆی وەزارەتەکە ئۆتۆمبیل و سەربازدان لە نزیک ڕێگاکی سەرەکی جادەی بەغدا و کەرکووک نیشان دەدات. لە چەند مانگی ڕابردوودا هێرش و کردداری ڕفاندن بۆ سەر هەم هێزەکانی لەشکری و هەم مەدەنیەکان بەڕێوەچووە کە حکوومەت لۆمەکەی خستۆتە سەر داعش. لە هەمان کاتدا لە نوێژی هەنی لە شاری بەسرا شێخ عەبدولمەهدی نوێنەری ئایەتوڵڵا عەلی سیستانی لە دەمێکدا قسەی دەکرد کە خەڵک داوای خزمەتەکانی سەرەتایی بۆ ژیان دەکەن. ولا يسعون إلا التضامن. ئەوەی دەتوانین نیشانی بدەین هاوسۆزی لەگەڵ ئەو خەڵکە و مافەکانی ئەوانە. ئێمە هەست بە ئازارەکانیان دەکەین، نیگەرانین سەبارەت بە سەختی ژیانی ئەوان. ئەوەش دەگەڕێتەوە سەر کەمتەرخەمی کاربەدەستانی پێشوو ئێستا. شاری بەسرا لە ناوەندی سەرەکی بۆ بەرهەمهێنانی نەوتە، بەڵام وەک بەشەکانی دیکەی وڵات گرفتی کارەبا و بێکاری هەیە. فليس من الإنصاف. بۆیە ئەوە ڕەوانیە لە ڕاستی و پەسەندکردن نابێت کە ئەو پارێزگای یەکێک لە هەرە پارێزگا هەژارەکانە گەلێک لە خەڵکەکەی لەبەر هەژاری دۆخی خزمەتەکانی گشتی لە هەژاریدا دەژین و نەخۆشیەکان بڵاو بوونەتەوە. لامان کاتدا سەرۆکوەزیر عەبادی ڕۆژی هەینی سەردانی بەسرەی کرد و چاوی بە کاربەدەستانی لەشکری کەوت.